چ شتێکی هەولێرە زۆر زۆر خۆشەوێ هەموو شتێک هەموو شتێکی بەردی دار و بەردی خاک و خۆڵی یاخۆ ئاوادان بێ ئەو شارە 25 ساڵ لە بەرامبەر قەڵاتین لێرەش دوکانەکەش لێرەیە ئیشی چیەکەی دوکانی بۆ نوشتە هەیە کەمالیات کۆزمەتیک بوو لە شەستاق بێ مشتریەکانتان زیاتر ئافرەتن بەخوای زیاتر پیاوە زیاتر پیاوە ئەو خۆشتی ئافرەدانە ئەو جادەیە زیاتر پیاوە زۆر چاکە لە شتان ساخ بێ مامەڵەکردن لەگەڵ کامیانە ئاسانترە بۆ شت کڕین و شت فرۆشتن و کامیان زۆر مەعامەلاکەن هەردووکیەک دەگەڕێتەوە سەرە خۆت سەرکەسەکان دوکاندار معاملەی خۆش بی وتعین تۆ معاملە و خۆشە وەڵای جواب ئێستا بۆ نمونە تۆ شتێک بڵێ بە 500,000 من بڵێم بە 15,000 تێ تووڕە نابی نابی تووڕەبی معاملە چی لێ دەکەین قسە چی لێ دەکەین نابی ڕێکەین لە سەرێکان ڕێکەین وی تۆ شتێک خێرکەیت ئەکید ئینشەڵڵا هەموو کاتێ لە خێرابی بەڕێزی شتێک خۆشم بۆ باسکە کە لە کاتی ئیشکردنە لە ناو دوکان ڕوویدا بێ هەموو کاتێ بیر بکەیتەوە پێ بکەنی بەخوای و جەهەل لە قسەی جەنابەت جارێک مشتریە کات شتێکی پرسی گوتی بە چەندیە گوتم 35,000 گوتی بە 34 نابێ گوتم هەندێک محاولەی بکەلەوە دەکەمەسی وەنیا کە معاملەکەی دەکرد گوتی 34 کە بەسیش بە خۆم دەمدا ئەو جە گوتی بە 25 نابی معاملەکەی تێکدا زۆر تەماح گرتی ویدی دەی زۆر چاکە لە شستاق لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی والله یەکە وەرزشی بێ باشەوە وەرزشی بێت باشە پرسیارێکی وەرزشی دێکم ڕۆناڵدینهۆ پێش ئەوەی بچێتە بەرشەلۆنە لە چ یانەیەک پێش بەرشلۆنە بەڵێ چایەکیش بن بە من ئەی دەستە خۆش بێ زۆر سپاس چانا فەرمووی وەڵا دەستە خۆش بێ زۆر سپاس ڕۆناڵدینۆ پێش ئەوەی بچێتە بەرشەلۆنە لە کامەیان نەبوو بەخوا بزان فەریقەچی ئیتاڵی ناوێت بڵێ ئاسانکاری بۆکەم نابی گۆڕە وەڵامێکترمان میلان ئەیسی میلان ئەنتەر میلان ئەیسی میلان وەڵامێکی تاوم پێ بڵێ پاریس سان ژێرمان پاریس سان ژێرمان تەکیدی زۆر دڵنیا نیمە بەس با ئەو تەواو دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات وەڵا نازەم چۆنەوە خەڵاتی بەبێر ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزە چەرەساتی ئەسفەهان لە دووسایدی بەختیاریە بابەتەکانیان هەمووی تازە و خۆش و بەتامە ئیشەڵڵا چووی بەدڵتە یعنی زۆر ڕائە لێ هەیە دەستیان خۆش بێ ئەی ستافەکەیان چۆنە زۆر باش ستافەکەشان زۆر ڕێکوپێکە سپاس بۆ بەشداری زۆر خۆشحاڵ بووین بەڕێزە کاتێکی خۆش و خاڵ زۆر سپاس